بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. لا دعي جزئي قد سمع الله بستوهاش دسي نزل جزئي ذاريات جزئي استحوت. وطبعا ناوي جزئكي بذاريات مشهورة طبعا لبروي صورتي یەکەمی هەرچەندە بەشێکی جوزئەکەی لە سوورەتی قافدا بەڵام تەوان بەشە زۆرەکەی لێرە بۆ دوایە بۆیە سوورەتەکەش تەوان سوورەتی یەکەم ذاریاتە و جوزئەکەش مەشهورە بە ذاریات دەنا بۆ خۆی بە ژمارە جوزئی 27 سوورەتی ذاریات تەوان لە چیەوە وەرگیراوە ناوەکەی لە وشەی یەکەمی کە خوای گەورە سوێن بە ذاریات دەخوا ذاریات بە معنای ڕەشەبا یان بای بەهێز و ذاریات سوورەتێکی مەککیە معلومە سوورەتە مەککیەکانش زۆرتر هانی ئینسان ئیماندار دەدەن لەسەر بابەتە ئیمانیەکان و هەروەها ناسینی دەسەڵاتی خوای گەورە و دامەزراندن و پتەوکردنی عەقیدە و بیر و باوەڕی ئینسان ئیماندار. جا سەرەتای سوورەتەکە طبعاً بە کۆمەڵێک سوێن دەست پێ دەکا سوێن بە دروستکراوەکان کە جێگای سەرنجن و دواتر خوای گەورە باسی هەڵوێستی بتپەرستەکانی مەککە دەکا سەبارەت بە قورئان و بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. پاشان خوای گەورە باسی ئیماندارە ڕاستەقینەکان دەکات و سیفەتەکانیان باس دەکا. پاشان دێتەوە سەر باسکردن لە هێندێک لە نیشانەکانی دەسەڵاتی خوا بۆی لە ڕێگای نیشانەکانەوە خوا بناسیت و هێندێک قسە و بەسەرهاتی پێغەمبەرانیشی تێدان بە کورتی و کۆتایی سوورەتەکەش باسی ئامانج لە دروستبوونی ئینسان و جنۆکە دەکات. جا سەرەتای سوورەتەکەی بە سوێن دەست پێ دەکات. هەر کاتێک خوا سوێندی خوارد تەوان بەڵگەیە لەسەر دوو شت. یەکەم ئەو شتێک کە خوا سوێندی پێدەخوا زۆر شتێکی تایبەتە و پڕیەتی لە حیکمەت پێویستی بەوە هەیە ئینسان لێی ورد بێتەوە. دووهەم خوای گەورە دەیەوێت حەقیقەتێکی زۆر گەورە بە بەرامبەرەکەی بڵێ بە ئێمە بڵێ بۆی هیچ قەلەق و دوودڵیەکمان لە بەرامبەریدا نەبێت. جا دەفەرمێ وەالذاریاتی ذەڕوە وەالذاریاتی ذەڕوە سوێند بەو بایانەی کە ذەڕوە یعنی کە تەپ و تۆس لەگەڵ خۆیاندا بڵاو دەکەنەوە و تەپ و تۆس بەرپا دەکەن و تەپ و تۆس دروست دەکەن لەگەڵ هاتنیدا هانیان ڕەشەبا بای بە قووەت. وەالذاریاتی ذەڕوە سوێن بەو بایانەی ذەڕوە کە تەپ و تۆس لەگەڵ خۆیاندا هەڵدەگرن و بڵاوی دەکەنەوە. وازحە یان ئەوانەی کە وردە بەرد و حاملات بۆ خۆی لە ئەسڵدا سیفەتە بۆ ئەو مێینانەی کە حەملیان هەیە بەڵام لێرە مەبەستی تەمەن هەورەکانن کە کاتێک بارانیان دێتە ناو وەکو ئەوەی وایە قورس بووبن بەهۆی بەڵام ئاوەوە بەهۆی بارانەوە بۆ دەفەرمێ فەالحامیلاتی سوێن بەو هەورانە کە هەڵدەگرن لە ناو خۆیاندا ویقڕە بارانی قورس بارانی گران ئاوی زۆر کە ئەو هەموو بارانێک کە ئەو ساڵ یا ساڵەکانی دیکە یان لە داهاتوودا دەبارەی هەمووی لەکوێ دروست دەبێت لە بەینی هەورەکان و لەو بۆشاییە و هەموو ئاوەکە هەورەکە هەڵیان گرتووە کە ئەگەر ئێمە قاپی دانەین چەندی ئاو دەچێتێ وایە ئەدی ئەو هەموو بارانە لە یەک کاتیدا لەناو هەورەکاندایە ڕاوەستاوە لەو بۆشاییەیدا چەند دەبێت قورس بێت و چەندە دەبێت گران بێ بۆی خوای گەورە تەمان سوێندی پێدەخوات چونکە شێوازی دروستبوونەکەی زۆر جێگای سەرنجە خوایەک لەو هەوایە لەو بۆشاییە ئاو دروست دەکا هەر یەکەشی لە شوێنی خۆی دەکاتە قەترە و لەکوێ بیەوێ لەوێ دەیکەوێنێت و بەو شێوازە دەیکەوێنێت کە خۆی دەیەوێت. فەالحامیلاتی سوێن بەو بایانەی کە هەڵدەگرن لە ناو خۆیاندا ویقڕە
باران و ئاوی گران و قورس. واضحە؟ سێم سوێند خوا دەفەرمێ فەالجاریاتی یوسڕا، سوێند بەو کەشتیانەی کە دەڕۆن بە ئاسانی بەناو ئاودا. کەشتی چەند زەبەلاح، چەند گەورن. طبعاً کەشتی قەدیم گچکە بوون لە چاوی ئێستا، وایە ئێستا باسی کەشتی و شتی زۆر دەکرێت بەهۆی ئەو شەڕ و شۆڕ و جیرانی دەریاچانە کە دەڵێن کەشتێک 100 ملیۆن بەرمیلی تێدا بوو یان ئەوەندە ملیۆنەی تێدا بوو. کەشتێک بەو هەموو قورسایی و زەبەلاحکەی کە هەیەی زۆر بە ئاسانی ئاسانتر لە سایرە و لە وەسائلی دیکە بەناو ئەو ئاوەیدا دەڕوە. ئەوەش نیشانەیەکی دیکەی لەسەر دەسەڵاتی خوای گەورە. فەالجاریاتی سوێند بەو کەشتیانەی کە دەڕۆن هاتوچۆ دەکەن بەناو ئاوەکان و دەریاکاندا یوسڕا بە شێوەیەکی زۆر ئاسان. واضحە؟ ئەوجار فەالموقەسیماتی ئەمڕە، سوێند بەو مەلائیکەتانەی کە دابەشکاری فەرمان و بڕیارەکانی خوای پەروەردیگارە. سوێند بەو مەلائیکەتانەی موقەسیمات، دابەشکار و سەرپەرشتیکاری ئیشەکانی خوای گەورەنە. خوای گەورە لە ڕێگای ئەوانەوە ئیشەکانی خۆی جێبەجێ دەکات و بەوان ئیشەکانی خۆی جێبەجێ دەکات کە ئەو مەلائیکەتەی ڕزق دابەش دەکەن مەجموعەیەکی دیاریکراون. ئەوانەی سەرپەرشتی باران دەکەن مەجموعەیەکی دیاریکراون کە میکائیل بەنمونە فریشتەی ڕزق و ڕەحمەت و بارانە، ئیسرافیل فریشتەی فوکردنە بە سووردا، مەلەکولمەوت کە خەڵک پێی دەڵێ ئیزرائیل یا ئیزرائیل، ئەوان بەرپرسە لە ڕوحکێشان و هەزاران هەزار مەلائیکەتی دیکە کە خوا دروستی کردوون هیچی بەبێ وەزیفە و بەبێ ئیش دروست نەکردوون و هیچ کاتێکش ئەو مەلائیکەتانە لە فەراغدا نین. هەر یەکیان بە ئیشی خۆی کە خوا بۆی دروست کردوون سەرقاڵن. جا خوا سوێندیان پێدا. خوا دەفەرمێ فەالموقەسیمات، سوێند بەو مەلائیکەتانەی کە دابەش دەکەن فەرمانەکان، بەڵام بە ئەمری چێ؟ بە ئەمری خوا و منەفیذ و جێبەجێکارن. طبعاً بڕیار دەرنین، تەنها فەرمانەکان جێبەجێ دەکەن، بەڵام هەر یەکەی فەرمانی خۆی، هەر یەکەی ئیشی خۆی و بەو شێوازە کە خوا پێی گوتووە. تەوان زیاد و کەمی تێدا ناکات. فەالموقەسیماتی ئەمڕە، سوێند بەو مەلائیکەتانەی کە ئیش و کارەکان دابەش دەکەن یان وەک خۆی جێبەجێ دەکەن. ئەوە سوێن. طبعاً چەند جار سوێندی خواردووە خوا؟ 4 جار و بە 4 دروستکرا و سوێندی خواردووە. هەر یەکێک لەو دروستکراوانە بۆ ئێمە جێگای سەرنجە و لێوە دەتوانین دەسەڵاتی خوای گەورە بناسین. با بە ئێستاشی لەگەڵ داوە بێ لەکوێوە دێ و چۆن دێ و چۆن دروست دەبێ و چێ دەتوانێت ڕێی لێ بگرێت و پێشی پێ بگرێت. بای ڕەحمەت و کە بەشێکی ڕەحمەتە و طبعاً ئەگەر نەبێ ژیان پەکی دەکەوێت و ئەوەشی کە خواوەکو عقوبە و سزا دەینێرێ چێ دەتوانێت ڕەتی کاتەوە یان لەبەری ڕاکاو هەڵبێ. هەورەکان کە لەو ئاسمانە دروست دەبن بەبێ ئەوەی ئینسان زەڕێک دەسەڵاتی هەبێ. ئەگەر بە مانگ ئەو لەو هەورانە و باران بەسەردا بارێنی، ئەگەر وەک دەڵێ خوا دەسەڵاتێکی دابیێ هەڵبێ لە بەری پسی خۆت بخەیە حیوانێکی وەدەنا نەشتوێ ببارێ هەر دەبارێ. وایە؟ یان ئەگەر خوا دروستی نەکرد بە هەموو دەسەڵاتداری دنیای هەڕ ببنەوە قەترەیەکی بتوانن لەو هەورانە ئاوی دروستکەن بە زەخر، بە زۆری، بە تۆبزی، کە هەور زۆر دووریش نینە. تەوان دەسەڵاتی ئینسان تارە هەموو کە دەڕۆن بەسەر هەوراندا دەڕۆن، هەورەکان دەبڕن، یعنی بەناو هەوریدا دەسیە سەرێ، یعنی دەستیشت دەگاتێ دەسەڵاتیشت نییە. کەشتی ئەگەر خوای گەورە وای نەکردبایە بەو قورسی و یعنی زەخمیەی کە هەیەیانە لە ئاودا بوەستن و کاتی خۆی خوای گەورە لە ڕێی وەحیەوە نوحی فێر نەکردبایە کە لەوێوە تەوان ئەو کەشتیانە گەشەیان کردووە، مرۆڤ لە سەر زەوی پەکی دەکەوت، چونکە بەهۆی ئەو هەموو وەسایلانە تایرە و شتە ئێستا یەک دەریا تەوان کێشەی تێکەوتووە، هەموو دنیا بە زەقسەقە هاتووە. وایە ئەگەر هیچ وەسایلێک نەبایە لە هیچ دەریایەکیدا ئەو کات پێیان چ رەقەومایانی وانە. ئەو جار فریشتە و مەلائیکەتەکانیش بەبێ گومانی کە خوا ئیشیشی پێیان نییە، بەڵام بە نظام و یاسایەکی ورد
خوای گەورە ئیشەکانی خۆی دابەش کردووە بەسەر مەلائیکەتەکاندا هیچ مەلائیکەتێکی بەتاڵ و بێئیشی نەهێشتۆتەوە ئیشێکی پێنەسپار بێ. ئەوانە بۆ سوێندیان پێخراوە خوا بۆچی سوێندی خواردۆ بێگومان بۆ شتێکی گرنگ کە جوابی سوێندەکەی ئەوەیە خوا پێمان دەڵێ سوێند بەوانە ئینەما توعدونە لەصادق بێگومان هەرچیەک ئێوە بەڵێنتان پێدراوە ڕاستە. ئینەما بێگومان تەنها و تەنها ئەوەی ئێوە بەڵێنتان پێدراوە ڕاستە. جا بەباری چاکەکەیدا بەڵێنی چاک کەی بە ئیمانداران دراوە هەر ڕاستە وایە وەڕە هەڕەشە و عقوبەش کە خوای گەورە کردوێتی لە کافرەکان و بۆ کافرەکان هەر ڕاستە. ئینەما توعدونە بێگومان ئەوەی کە ئێوە بەڵێنتان پێدراوە لە صادق بە دڵنیاییەوە ڕاستە. چوار سوێند وایە ئەوجار ئینە لە دوو ئەداتی تەوکیدیش خوای گەورە بەکاری هێناون لەگەڵەوەی کە دواتر دیسان بەکاری هێناوەتەوە جارێکی دیکە بەس بۆ ئەوەی ئینسان یەقینی 100% هەبێت کە خوا شتێکی گوتبێ لە قورئاندا لە پاداشت وەک خۆی دێتە جێ بۆ ئیمانداران و ئەگەر باسی عقوبە و سزایەکیشی کرد بێ بۆ خراپەکاران و بۆ تاوانکاران وەک خۆی دێتە جێ نابێ گومانت هەبێت. ئینەما توعدونە بێگومان هەرچێک بەڵێنرابێت بە ئێوە ئەو بۆ چاکەی بەڵێنە بۆ خراپەش دەبێ بڵێ ئەوەی کە هەڕەشەی پێ لە ئێوە کراوە و ئێوەی پێترسێنراوە لە صادق بە دڵنیاییەوە ڕاستە. وازحە ئەوە یەک. دووەم شت کە خوا سوێندی لەسەر خواردووە ئەوەیە کە دەفەرمێ وئینە الدینە بێگومان دین یعنی پاداش یعنی ڕۆژی پاداش ڕۆژی سزاش لە واقع دێتە پێش ڕوو دەدا وەک خۆی. وئینە الدین ها وشەی دین لە قورئاندا بەچەند معنایەکی هاتووە بە معنای ئاین دێ بە معنای گوێڕایاڵی دێ بە معنای ڕۆژی پاداشت و سزاش دێ کە لێرە مەبەستی پاداشت و سزایە دەفەرمێ وئینە الدینە بێگومان پاداشت و سزا یان ڕۆژی پاداشت و سزاش لە واقعنی وەکو خۆی ڕوو دەدا وەکو خۆی دێتە پێش وەکو خۆی پێتان دەگا هیچ گومانێکتان نەبێ. وازحە بڵێن وئینە الدینە پاداشتان پێدەگاتەوە وەکو خۆی دێتە جێ هەر ڕاستە. بڵێن ڕۆژی پاداشت و سزا کە ئینسان تێیدا چاکەکار پاداش وەردەگرێت و خراپەکار سزای وەردەگرێت و لە واقع هەر ڕوو دەدا و وەک خۆی دێتە پێش. وازحە وئینە الدینە بێگومان ڕۆژی پاداشت و سزا لە واقع بە دڵنیاییەوە دێتە پێشێ ڕوو دەدا و گومانی تێدا نیە. ئەو جار خوای گەورە جارێکی دیکە سوێن دەخواتە دەفەرمێت وەالسەمائی ذاتی الحوبوک سوێن بە ئاسمان کە ذاتی الحوبوک کە خاوەنی ڕێگا و ڕێچکەی زۆر مەحکەم و دیار و ڕوونە چۆن لەسەر زەوی خوای گەورە پێشەوەی ڕێگا و بانانە شەبن کە ئینسان دروستی کردووە تەنانەت لە شاخە سەخت و زەحمەتەکانیشدا خوای گەورە ڕێگای بەشی هاتوچۆی تێدا دروست کردوون بەقەدەر پێداویستی ئینسانەکان. حاڵێن چۆن لەسەر زەوی ڕێگا هەیە مرۆڤ پەیدا بڕوە لە ئاسمانەکانیشدا ڕێگای زۆر گەورەتر و فراوانتر هەن بۆ هاتوچۆکردنی ئەستێرە و خۆر و مانگ و ئەو هەموو مەلاین هەسارانەی کە لەوێدا هەنە بەکوێدا دێن بەکوێدا دەڕۆن بەو ڕێگایانەی کە خوا بۆ ئەوانە دروستی کردووە تەنانەت خۆ ئەو تایارەشتانشی کە بە ئاسمانەدا دەڕۆن هەڕەمەکی دەڕۆن یا بە ڕێگایکی دیاریکراودا دەڕۆن ڕێگایکی دیاریکراودا بە شوێنێکی دیاریکراودا دەڕۆن بە نەخشە و خەریتە بە ڕێگایدا دەڕۆن چۆن لەسەر زەوی سیارەیەک ناتوانێت لە جادەی لابدا تووشی ئەوەی دەبێت تارە و ئەوکانی جا لەو ئاسمانەیدا چەندان ڕێگای مەحکەم و ڕاست و دروست هەنا وەالسەمائی بەڵام ئێمە نانبینین تەوان ئاسمانەکەی دەبینین بەڵام ڕێگاکە لە هەوای دانا کە ئەویش ئەوەی اختصاص و ئیشەکەی تایبەتمەندی ئەوەی بێدەزانێ وەالسەمائی ذاتی الحوبوک سوێن بە ئاسمان کە خاوەنی چەندان ڕێگای مەحکەم و ڕێک و ڕاستە. وازحە ئەو جار بۆ سوێندی خواردووە خوا دەفەرمێ ئینەکم بێگومان ئێوە ئەی ئینسانەکان یان ئەی بتپەرستەکان ئەی بێباوەڕەکان لەفی قەولی مختلف لە قسەیەکدان
سەبارەت بە محەممەد کە صلی الله عليه وسلم کە مختلف يعني قسەکەتان جۆرا و جۆرە جیاوازە هەمووتان یەک قسەی ناکە واضحە إنكم بێگومان ئێوە لەفی قەولین لە قسەیەکدان سەبارەت بە محەممەد صلی الله عليه وسلم یا سەبارەت بە قورئان کە قسەکەتان مختلفە دش بەیەکە جیاوازە هەندێک جار دەیانگوت ساحری وایە هەندێک جار دەیانگوت شاعری هەندێک جار دەیانگوت شێتی هەندێک جار دەیانگوت درۆزنی هەندێک جار دەیانگوت کاهینی طبعا هەندێک لەوانەش دش بەیەکن وایە مثلا سحر علمە و علمێکی زەحمەت و قورسیشە هەموو کەس پێی ناکرێت چۆن شێتێک پێی دەکرێت وایە دش بەیەکن ئەگەر ساحرە چۆن شێتە ئەگەر شێتە چۆن سحری پێ دەکرێت یان بنمونە پێیان دەوت کاهین لە کاتێکدا دەیانزانی ئەوەی دەیڵێ وەکو خۆی 100% دەردەچێت و هەر قسەیەکی دەکرد یەقینیان هەبوو ڕاست دەردەچێت تەنانەت پێش پێغەمبەرایەتێکەش پێیان دەوت درۆزن لە کاتێکدا ئەگەر لە حاڵەتی ئاساییدا لێت پرسی بانە 40 ساڵ لە ناوتاندا بۆ قەت درۆتان لێ دیوە دیوتانە بە ناوی شەخصێکیەوە درۆ بکە دەیانگوت نا ئەی چۆن بە ناوی خواوە درۆی دەکەیت وێ خوا سوێندی دەخوا دەفەرمێ ئینەکم بێگومان ئێوە لەفی قەولین بە دڵنیاییەوە لە قسەیەکدان سەبارەت بە محەممەد صلی الله عليه وسلم کە مختلف قسەکەتان جیاوازە دش بەیەکە ناکۆک ساگە هەموویان یەک قسەیان کردبا تۆزێک ڕێی تێدەچوو وایە لەسەر یەک قسەی ڕێککەوتپانە یان قسەکەیان نەگۆڕی بایە کە مەسەلەن سەرەتا ڕێککەوتپانە پێی بڵێن شێت یان پێی بڵێن درۆزن یان پێی بڵێن ساحر بەڵام هەر ڕۆژەی شتێکیان دەگوت و بۆ خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە هیچ کامێک لەو شتانێکی ئەوان دەیڵێن ڕاست جاخوا دەفەرمێ یؤفەک عنه لا دەدا لە ئیمان هێنان بەو قورئانە و بەو محەممەدە صلی الله عليه وسلم من ئوفیک ئەوەی کە لا درابێ لە هیدایەت و لە ڕێگای ڕاست ئەوەی قابلی هیدایەت نەبێ شایانی هیدایەت نەبێ دڵی لە ڕاستە ڕێگا لادابێ لە ئیمانهێنان بە پێغەمبەر و ئیمانهێنان بە قورئانیش لا دەدات و دەترازێ یؤفەک یعنی یسڕە لا دەدا لە ئیمانهێنان بەو قورئانە و بەو محەممەدە صلی الله عليه وسلم من ئەو کەسەی کە ئوفیکە کە لا دراوە دڵی لەچی لە هیدایەت لە ڕێگای ڕاست واضحە ئەو جا خوا دەفەرمێ قوتیل الخەڕاسوون بە کوشتن نەفرینیان لێبێ لە ڕەحمەتی خوا دوورکەونەوە الخەڕاسوون ئەوانەی کە زۆر درۆزن ئەوانەی زۆر درۆزنن زۆر درۆزنەکان چێن ئەوانەی کە هەر جارەی شتێک بۆ محەممەد بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵدەبەستن لەگەڵ ئەوەی کە ڕاستگۆترین کەسە بە درۆزن ناوی دەبن قورئان ڕاستترین کتێبە بەڵام بە جاری وایە بە هەڵبەسترا و بە حەکایەت و بە خوڕافیات ناوی دەهێنن ئەوانە درۆزنترین درۆزنەکانن بۆی خوای گەورە لە ڕەحمەتی خۆی دووریان دەخاتەوە قوتیلە بۆ خۆی معنای لۆغەویەکانی بە کوشتێ بەڵام لێرە لە قورئانەدا زۆرتر بە معنای لوعینەدە یعنی نەفرینیان لێبێ لە ڕەحمەتی خوا دوورکەونەوە الخەڕاسوون ئەوانەی کە زۆر درۆزنن کێن ئەوانەی کە زۆر درۆزنن خوای گەورە وەسفیان دەکات دەفەرمێ الذین هم ئەوانەن ئەو کەسانن هم کە ئەوان فی غەمڕەتین ساهون فی غەمڕە یعنی لە گێژاوی لە بێئاگاییدان و هەمیشەش ساهون یعنی بێئاگان لە قیامەت یا قیامەتیان لەبیر خۆیان بردوتەوە واضحە الذین ئەو کەسانن هم فی غەمڕەتین ساهون ئەوان لە گێژا و یعنی لە سەر لێ شێواوی و بێئاگایی و لەبیر خۆبردنەوەی قیامەت و دوا ڕۆژدانە بەردەوا خۆیان بێئاگا دەکەن وەوا خۆیان پیشان دەدەن کە دەنگ و باسی قیامەت و دوا ڕۆژ و ئەوانەیان هەر نەبیستوە و یان قیامەت و زیندووبوونەوە دوا ڕۆژێک هەربوونی نیە واضحە الذین ئەو کەسانن کە خوا لعنەتی لێکردوون ئەوانەی درۆزن و خوا لعنەتی لێکردوون چێن الذین هم ئەو کەسانن کە ئەوان فی غەمڕە غەمڕە بێ ئاگاییدان ساهون یعنی بێ ئاگان و قیامەتیان لەبیر خۆیان بردوتە واضحە بۆیە چ دەکەن یەسئەلونە پرسیار دەکەن پرسیار لە چێ دەکەن یا لە پێغەمبەر یا لە ئیمانداران یا لە یەکتری بەڵام پرسیارێک بۆ تێگەیشتن نەها
پرسیارێک بۆ گاڵتەکردن یەسئەلوونە پرسیار دەکەن دەڵێن ئەیانە یەوم الدین ئەیانە کەی دێ ڕۆژی پاداشت و سزا ئەو ڕۆژی پاداشت و سزایی کە محەممەد باسی دەکا کە مسلمانان باسی دەکا کەی دێ کە ئەنەما بڵێن ئەو قیامەتی کە ئێوە باوەڕتان پێیتی و ئێوە خۆتانی بۆ حازر دەکەن قەت نایە بەتەمای مەبن بە گاڵتە پرسیاریان دەکرد دەنا ئەگەر پرسیار بۆ تێگەیشتن بێ شتێکی دیکەیە ها پرسیار بۆ حاڵی بوون بێ شتێکی دیکەیە یەومە دەفەرمێ یەسئەلوونە دەپرسن ئەیانە بە گاڵتەوە تەوان ئەیانە کەی دێ یەوم الدین ڕۆژی پاداشت و سزا خی گەورەش جوابیان دەداتەوە لەبەرەوەی بە گاڵتە جوابیان یعنی بە گاڵتە پرسیارەکەی دەکەن خی گەورەش باسی کاتەکەی ناکە باسی ئەو شتەی دەکا کە تووشیان دەبێت کە کاتێک کە قیامەت دێ خوا دەفەرمێ یەومە هوم ئەو ڕۆژە قیامەت دێ کە ئەوان على النار لەسەر ئاگر یفتەنون دەسووتێندرێن و سزا دەدرێن و تووشی ناڕەحەتی دەبن ئەو هەڕەشەیە یعنی قیامەت ئەو کاتە دێ ئەو کات لە قیامەت حاڵی دەبن ئەو کات لە قیامەت تێدەگەن ئەو کات دەزانن سزای گاڵتەکردن بە قیامەت چییە و چۆنە کە لەسەر ئاگر ڕاوەستێندران و سووتێندران یەومە ئەو ڕۆژە قیامەت دێ کە هوم ئەوان على النار لەسەر ئاگر یفتەنون سزا دەدرێن یان دەسووتێندرێن یا تووشی تاقیکردنەوە و ناڕەحەتی سەخت دەکرێت کە ڕاوەستێندران و سووتێندران پێیان دەگوترێت چی ذوقوا بچێژن فتنەتەکم یعنی سزا و بەڵای خۆتان ذوقوا بچێژن فتنەتەکم یعنی سزای خۆتان پاداشتی خۆتان عقوبەی خۆتان بەڵاو ناڕەحەتی خۆتان هذا الذي هذا ئەوەی دەیبینن الذي ئەو سزایە کە كنتم کە ئێوە بهی لێی یا پێی تستعجلون پەلەتان دەکرد واضحة هذا الذي هذا اسم إشارة طبعا جهنميان لە پێش چاویە بە ئاماژە پێیان دەڵێن ئەوەی دەیبینن الذي ئەو جەهەنەمەیە ئەو سزایەیە کە كنتم کە ئێوە لە دنیادا بهی پێی تستعجلون پەلەتان دەکرد و داواتان دەکرد زوو بێ تەواوە ئەو جار خی گەورە باسی سەرنجامی ئیماندارانش دەکات دەفەرمێ ئین المتقینە لەو کاتەیدا کە کافرەکان لە ناو جەهەنەمدا دەسووتێن و لە ناو دۆزەخدا سزای خراپەکانی خۆیان وەردەگرن ئەدی ئەوەی کە ئیمانی بە پێغەمبەر هێنابێت صلى الله عليه وسلم ئەوەی ئیمانی بە قورئان هەبوو بێ و ئیمانی بە قیامەت هەبوو بێت و خۆی بۆ قیامەت حازر کرد بێ ئەو لەکوێیە ئین المتقینە بێگومان پارێزکاران فی جەنات وعیون لەناو چەندان باخ و سەرچاوەی ئاودا ئین المتقینە متقی چن خۆ پارێزەکان ئەگەر پێناسەیەکی کورتی کەین چەند جار کردومانە ئەوەیە کە واجباتەکانت کردبن واجباتە سەرەکیەکان لە کەبائیر و گوناها گەورەکان دوور کەویەوە دەبێ متقی ئەوەی متقی بێ ئەوەی لە خوا ترس بێ لەناو چەندان باخ و هەروەها لەناو باخەکانیشدا چەندان کانیا و سەرچاوی ئاوی لێیە کە لی بەهرەمەند دەبن و لەوێ ژیانیان دەکەن و خۆشی دەگوزەرێنن واضحە جاخوا دەفەرمێ ئاخیذینە وەردەگرن لەوێ یا پێیان دەبەخشرێ ما ئاتاهم ئەوەی پێی داون پەروەردگاریان ئاخیذین هەندێک دەفەرمون ئاخیذین بە معنای ڕاضین یعنی ڕازین ما ئاتاهم بەو پاداشتەی کە پێی داون ڕەبوهم پەروەردگاریان یان دەکرێت وەکو خۆشی تەفسیریکەین بڵێن وەری دەگرن ئەوەی کە پێی داون پەروەردگاریان لە پاداشت واضحە ئاخیذ یعنی وەرگر وەردەگرن ما ئەوەی ئاتاهم پێی بەخشیون پێی داون ڕەبوهم پەروەردگاریان بەڵام خوا لە بەرامبەر چیدا پێی داون هەر لە خۆڕا بەبێ بەرامبەر نە ئینەهم بێگومان ئەوان کانوا قبل ذلك ئینەهم بێگومان ئەوان کانوا یعنی لە دنیادا قبل ذلك پێش ئەوەی بێنە قیامەت پێش ئەو ڕۆژە پێش چوونە بەهەشت و پێش مردن محسینین کەسانێکی چاکەکار بوون واضحە محسین بەرزترین لەی دینداریە ئەو کەسانەی کە گەیشتونەتە ئاستێک لە ئیماندا هەمیشە هەست بە مراقبەی خوای دەکەن ئەوەی دەیکەن لەبەر خوا دەیکەن
و ئەوەی نایکەن لە ترسی خوا نایکەن هەمیشە پێیان وایە خوای گەورە چاو و وەک دەڵێ مراقەبەی لەسەریانە لە شوێنێک لە جێگایەک لە کاتێکدا ناتوان شتێکن خوای گەورە نەیبینێت و ئاگای لێ نەبێ ئەگەر ئەو هەستت بۆ دروست بوو ئەوە نەتیجەکەی بەهەشت ئینەهم بەڵێ يعني أن تعبد الله كأنك تراه خوا بپەرستەوە گەوەی دەیبینی ئەگەر تۆ خوا نابینی ئەوە تۆ دەبینی بێگومان طبعا ئێمە خوای نابینین وایە بەڵام ئەگەر یەقینت هەبێ و عەقیدەت تەواوێ دەزانی کە خوا ئەتۆ دەبینی ڕاستەوخۆ بۆ خۆشی و مەلایکەتەکانیش طبعا هەر دەتبینن کردەوەکانت لەسەر تۆمار دەکەن جستەی خۆشت هەر کردەوەکەت لەسەر تۆمار دەکە و ئەو شوێنەشی کە ئینسان گوناهەکەی لێ دەگا یعنی لەژێر چاودێریەکی وردای کە هیچ کامێرەیەکی دنیای ناتوانێت بەو شێوازەی بتخاتە ژێر چاودێریەوە وایە بۆ لە دوکان شتی نووسراوە ئێرە لەژێر چاودێری بۆی خۆجاری وای لەوانەی واژ نەبێ وا لەوانەیە کامێرەکەشی شوێنەکە بە ئەگەریش بێ شتێکی وا ناکەی کە دوای لەسەرت بکەوێ وایە ئەگەر ئینسان بەرامبەر بەخوا ئەو یەقینەی بۆ دروست بێ بێگومان نەتیجەکەی ئەوەیە کە دەبێتە چاکەکار ئینەهم بێگومان ئەوان كانوا لدنيادا قبل ذلك پێش ئەو ڕۆژە پێش ئەو وەرگرتنەوەی پاداشت و سزایانە محسینین چاکەکار و چونکە لەوێ هەموو کەس دەبێتە چاکەکار ئەگەر ڕێی پێ بدەن و هەموو کەس حەزی لە چاکەکاریە بەڵام دەبێت لە دنیادا سیفەتەکە تێدا بوو بێ نەک لەوێ بەتەمار ببیە چاکەکار لەوێ خەڵکی بێدین و بێباوەڕ زیاتر هاوار دەکاتە خوای و لە خوای دەپاڕێتەوە و لە خوای زیاتر دەترسێ ئیماندار لەو کاتیدا ترسی لەسەر نامێنێ سیفەتێکی دیکەیان چۆنە كانوا قليلا من الليل ما يهجعون ئەوان کەمێک لە شەوێ نەبایە نەدەخەوت كانوا قليلا ئەوان کەمێک لە شەو نەبایە خەویان لێ نەدەکەوت زۆرینەی چ دەبوون ئەم زۆرینەی بەخەبەر دەبوون بەڵێ بەمەستی شەو نوێژە زۆرینەی کاتی شەویان بە شەو نوێژ بەڕێدەکرد جا ئەوە تەمەن تەوقیتەکەی تەنانەت شەو نوێژ لەسەر پێغەمبەر واجب بوون صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەریش هەموو شەوێک وەکوێک هەڵنەستاوەتەوە لە سوڕەتی مزەممیل خوای گەورە لە ئاەتی کۆتاییدا کە باز دەکا دەفەرمێ نیوەی و یان سێکی یا دوو لەسەر سێ کەمتر زۆرتر بە پێی حاڵی کەسەکان چەندی توانێت ئینسان ئەگەر تەنها دوو ڕکەعاتیش شەوانە هەستێتەوە شەو نوێژکە هەر بە شەو نوێژکار حیسابە و لەوەش ئاسانتر تەبەن حەدیثمان هەیە ئینسان ئەگەر وەتری بکات تەنانەت ئەگەر پێش حەوت نوێژ بکە یعنی خوا دەرگای زۆری کردوونەتەوە بۆی ئەو سیفەتە لە خۆدا بێنیە جێ وایە یان ئەوەی کە دەفەرمێ گەر کۆتایی سوڕەتی بەقەڕە بخوێنی پێش خەوتنێ کە فەتاو کە دەفەرمێ بەسیەتی هەندێک عولەما دەفەرمون ئەگەر شەو نوێژیش نەکە خێری شەو نوێژەکانی بۆ دەنووسرێ وەکو ئەوەی وایە شەو نوێژی کردبن گرنگ شەو نوێژ یەکێکە لەو سیفەتە گەورانەی کە ئینسانی دەگەینێتە بەهەشت و ڕەزامەندی خوا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تەئکیدی لەسەرەوەی کردوتەوە لەوانە مثلا حەدیثێکی دەفەرمێ ئەیها الناس ئەفشوا السەلام ئەی خەڵکی ناس سەلام بڵاوکەنەوە لە بەینی خۆتاندا وأطعموا الطعام خواردن بدەن بە خەڵکی وصلوا والناس نيام نوێژێ بکەن ئەو کاتێک کە خەڵک خەوتووە تدخلوا الجنة بسلام بە سەلامەتی و پارێزراوی دەچنە بەهەشتەوە حديثي كمان هذا فرمي أقرب ما يكون الرب عز وجل من العبد في جوف الليل نزيكترين كاتي خوال بندكاني لناوراستي شودا لناو شودا وإذا فرمي أجر توانيت لو كسانبة كلا تاريكايا كان الشو لكاتا كان الشودا ناوي خوا دينن چونكا أو كاتي كإنسان تيدا لخواني نزيك دبيتو يا لخوا خوالتو نزيك دبيتو يعني حديثي كبيغمبر فرمي عليكم بقيام الليل هذا صحابة كان يقول لسرتان به كشوانا هسنا وبو شونوش جا هستانا وكوكو قلتم بپی ئەوەکەی بەپێی بۆکران و توانای خۆت هەر کامێک لەو شتانە بکەی کە لە فەرموودەدا هاتوون و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شەو نوێژ حیسابی کردوون
بۆیە دەفەرمێ فإنه دأب الصالحين قبلكم ها شەونێژ صفەتی چاکەکارەکانی پێشووتریش بۆ لە ئومەتەکانی دیکەدا اینجا دەفەرمێ قیامی لەوەی نەقیام الليل قربة إلى الله ها قیام الليل شەونێژ لە خوارد نزیک دەکانەوە ومنهاة عن الإثم لغناها الدور دخنوا وتكفير للسيئات غناها لسرج دكنوا أو جار ومطردة للداء عن الجسد نخوشي جستش لدور دخنوا أو چندان فرمولی دیکە کە باسی شەونێژی دەکەن وەخوای گەورە یەکێک لە سیفەتی چاکەکارەکانی ئەو شەونێژە کان و ئەو ئیماندارانەی کە لەوێ خوا پاداشتیان دەداتەوە بە ئەندازەیە کە لە پاداشتەکەیان ڕازی قەلیلەن من اللەیل کەم لە شەوێ دەخەوتن و ئیسراحەتیان دەکرد یعنی زۆرینەی بەخەبەر دەبوون و پەرستشیان دەکەن و بەندایەتیان تێدا دەکرد وازحە صفەتێکی دیکەیان ئەوە بووە بالئەسحار لە بەرەبەیانیاندا ئەوان داوای لێخۆشبوونیان دەکرد وازحە وبالئەسحار هم یەستەغفرون لە بەرەبەیانیاندا ئەوان داوای لێخۆشبوونیان لەخوا دەکرد طبعا داوای لێخۆشبوون لە چی مەرزنی ئیلا کەبائیر و گوناهێکی گەورەت کردبێ لەگەڵ ئەوەی کە محسینن پێشتر خوای گەورە دەفەرمێ قبل ذلك محسنین وایە ئەجار زۆرینەی شەوێژ بەخەبەر بوون بەڵام کە نزیک بوونەوە لە نوێژی بەیانی لە کۆتایی لە ئاخری شەوێژدا پێش بەیانی داوای لێخۆشبوونیان کردووە لە کەمتر خەمی ئەگەر تەمان کردبێتیان وێ لەگەڵەوەی کە کەم نووسووە زۆرتر عیبادەتیان کردووە زۆر لە گوناه خۆیان دوورخستۆتەوە بەڵام هەمیشە داوای لێخۆشبوونیان لە خوای گەورە کردووە هیچ نا لە کەمتر خەمیەک ئەگەر کردبێتیان لە عیبادەتدا ئەو ئەسحارەش ئەو کاتەیە ها کە حەدیثەکەی دەفەرمێ خوای گەورە هەموو شەوێک لە سەیەکی کۆتایی شەودا دێتە ئاسمانی دنیای دەفەرمێ چێ داواکاری هەیە با داواکەی جێبەجێ بکەم چێ دەیەوێ داوای لێخۆشبوونم لێ دەکا با لێی خۆش بم چێ تەوبە دەکا با تەوبەی لێوەرگرم هەموو شەوێک بەبەردەوامی خوای گەورە لەو کاتەیدا لە ئاسمانی دنیاە جا ئەگەر ئینسان لەو کاتەیدا بەخەبەر بێ بە تایبەتی تەوان ئەو ئەسحارە ئەگەر ئینسان پێش نوێژی بەیانی بە چارێکێک بە 20 دقە بەنیو ساعاتی هەستی خێری شەونێژت دەگات بەر ئەو فەرمودەیی دەکەوی کە لەو کاتەیدا ئەخوا دەرگای کردوتەوە و داوات لێ دەکا نەک تۆ داوا بکەی ئەو داوا لە تۆ دەکا ئەگەر داوات هەیە داواکاریەکان بنێرە بابۆت جێبەجێکە و نوێژی بەیانیش لە کاتی خۆتدا دەکەی ئەو کاتە نوێژی سونەتەکەی پێش بەیانی و نوێژی بەیانی لە کاتی خۆیدا کە چەندان فەرمودەی لەسەرە هەموو ئەجرەکانت دەست دەکەوە وازحە وێ دەفەرمێ وبالئەسحار متەقی و لە خواترسەکان ئەوانن لە بەرەبەیانیاندا داوای لێخۆشبوون دەکەن لەخوا وازحە جا ئەگەر لە بەرەبەیانیاندا پێویستت بە داوای لێخۆشبوون هەبێ کە عادەتەن ئەوەی لەو کاتەیدا هەڵدەستێ پێشتر شەونێژی کردووە وایە پێشتر وەک دەڵێ داوای لێخۆشبوون و وەک دەڵێ عیبادەتێکی زۆری کردووە ئەدی لە ڕۆژێدا لەوانێت پێویستت بە زیاتر هەبێ ئەو جا سیفەتێکی دیکەی متەقیان ئەوەیە دەفەرمێ وەفی ئەموالهم لە ناو ماڵەکەشیاندا حەقٌ ئەندازەیەکی دیاریکراو هەیە للسائل والمحروم بۆ سائل داواکەر و داوانەکەر سائل کەسێک کە فەقیرە و داوا لێ دەکا نەک ئەوەی سوالکەری ئێستا میهنیان سوالکردنە ئەوانە بە هیچ شێوەیەکی تەڵان خێر نێبیان دەیە و ئەگەر پێتدان ئەگەر گوناهت نەگاتێ دەبێت شکر بێ چاوەڕێی خێری نابێ بکەی چونکە نەک سەدایەک هەزاری یەکیش لەوانەی کە پیشیان سوالکردنە فەقیر نین لیان بۆتە مەهینەوە نازانی لە چیشدا سەریفی دەکەن و هانیشیان دەدەیتۆ کە پارەیان دەدەیە ئەگەر 250ش بێ ڕۆژێ ئەگەر 50 ماڵی بکە 100 ماڵی بکە یەکی تەنها 250 بداتێ وایە کە کەم کەس 250یان دەداتێ گەبیان داتێ هەزاریان داتێ و 500یان دەداتێ دیومە 10,000 و 15,000 داونێ بەڵێ لەوانێ ئاخرەگەری گەستا پارەی بکە دێڵتان دەوێ گەر منەبوونە لە وەختێکیدا بێ شەکر بە قیمەت بێ ڕوون بە قیمەت بێ دەڵێ ئەوم دێ کە پارەم نادێت دەسێت لە دوکانێکی دی فرۆشێتەوە وەفی ئەموالهم لە ماڵەکەیاندا ئێستا ئەگەر دیقەتتاندا بێت خەڵک لە پارەدانێ ئەو بۆ کاوە دەڵێ خواردنم نییە لە ماڵەدا
ئەوەم نیە ئەوەم نیە چونکە گەر یەک دەبەڕوونی دەیە و 2000 دەکەوانە لە هەزاریەکەی زۆر زیاترە. ئەوە نامەوەسمانەوە نییە کە دەڵێ سائیل یعنی بەڕاستی دەزانی فەقیرە و ئەها فەقیری وایە ڕووی هەیە پێداویستیەکەی خۆی لە کنت دەڵێ تەوانەوە هیچ هەرخێرە بیدەیە. مەحرومی ژە و کەسێک کە فەقیرە بەڵام ڕووی نییە داوات لێ بکە. لەو دوانە کامیان خێرترە؟ مەحرومەکە ها کە مەحرومەکە ئێستا تاو مەحرومن بەڕاستی کەس لایەن بەلادا ناکاتەوە هەرچی ڕێکخرا و مێخراوی ئێستاش هەنە طبعا زۆری یا دەیدەنە ئەوانەی کە هەر بەڕاستی سوالکردن یعنی فەقیر نین بەس داوا دەکەن یان فەقیرن و بەڵام ڕووی داواکردنیان هەیە ئەوەی کە ڕووی داواکردنەی نییە یعنی تاو مەحروم بووە لە دنیاە. وەفی ئەموالهم ئەوانەی کە لە ماڵەکەیاندا ئەندازەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەو کەسانەی فەقیرن و داوا دەکەن والمەحروم ئەوانەی کە فەقیرن بەڵام خۆیان لە داواکردنێ دەپارێزن. وازحە؟ ئەو جار تەمانەگە دیقەت دەینێ ها سیفەتی متەقیەکان تەنها شتی یعنی عیبادەتی بینی خۆت و خوای نییە وایە شەو نوێژ عیبادەتێکی سڕیە تەوان بینی خۆت و خوایە و ئیخلاسەکە وای کردووە ها خێرەکەی و ئەجرەکەی گەورەتر بێ لە نوێژەکانی دیکە و لە کاتەکانی دیکەدا بەو مەرجەی تەمان ئاشکرای نەکەی ها پێش شەو نوێژان دەکا و بەیانی هەمووی هەڵدەڕێژێ ئەوە سڕی ئەوکەی لەوەیدا نەیڵێ شەو نوێژ بینی خۆت و خوایە دوورە لە هەموو ڕیایەک بەس چۆن ئەوە عیبادەتە بە هەمان شێوەژە هاوکاریکردنی خەڵکی فەقیر بە ماڵ جا فەقیر داوای بکە یا داوای نەکە بگە فەقیر بێتەبان. ئەو جا خوا دەفەرمی وەفی الئەڕضی لەو زەویەدا کە ئێوە لەسەری دەژیان ئایاتون چەندان بەڵگە و نیشانە هەن لەسەر دەسەڵاتی خوا لەسەر هێزی خوا بەڵام بۆچێ لیلموقینین بۆ ئەوانەی لە دڵنیاییدان دڵنیان بەرامبەر بەخوا و بە پێغەمبەری خوا و بە دین و بە قیامەت و بەوانە. وازحە؟ وەفی الئەڕضی لە زەویدا لەو زەویەی کە ئێوە لەسەری دەژیان ئایاتون چەندان بەڵگە و نیشانە هەن لیلموقینین بۆ کەسانەی لە دڵنیاییدا دەژیان. ئەوە وەکەوەی پێت بڵێ ئەگەر ئیمانت بە قسەی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم و بۆ بتپەرستەکان ها گومانت لە قسەی وی هەیە ئەگەر قسەکەش وەک دەڵێ گومانێکت لێی هێدەی ئەوەی دەیبینی وا لەسەر زەوی سووراسوور دەزانی مەخلوقی خوایە و دروستکراوی خوایە دەی ئەگەر بە گوێ لە ئاەتەکان ناگری بەچاو سەیری نیشانەکانی دەسەڵاتی خواکە لەویەوە خوای بناسە. وەفی الئەڕضی لە زەویشدا چەندان نیشانە هەن بەڵام بۆچێ بۆ کەسانەی لە دڵنیاییدانەجا مەسەلەن گیاندارەکان شاخەکان دەریاکان ڕووبارەکان ئەو هەموو ئینسانانە بە ئەنواع شکل و شێوەی جۆراوجۆر کە خوا دروستی کردوون وایە ئەو جار ئەگەر تااقەتی ئەوەشت نەبوو وەفی ئەنفوسیکم لە خودی خۆتاندا لە ناو لاشە و جستەی خۆتاندا بەڵگە و نیشانە هەن ئەفەلا تبصرون بۆچی تەماشایان ناکەن و لایان وەرنابنەوە. وازحە؟ وەفی ئەنفوسیکم ئایاتون لیلموقینەکە ئەوەیە لەوێدا یعنی لە ناو دەروون لێرە مەبەستی یعنی جەستێ لە ناو جەستە و لاشەی خۆشتاندا چەندان بەڵگە و نیشانە هەن بۆی دەرس و عیبرەتی لێوەرگرن ئەفەلا تبصرون بۆچی بیری لێ ناکەنەوە و تبصرون ئەنی بۆچی نایبینن بەڵام بینینێک کە چی لەگەڵدا بێ بیرکردنەوەی لەگەڵدا بێت و وردبوونەوەی تێدا بێت. جا قتادە دەفەرمێت من تفكر في خلق نفسه عرف أنه إنما خلق دەفەرمێت من تفكر في خلق نفسه هەر کەسێک بیر لە دروستبوونی خۆی کاتەوە خۆی دەناسێ ئەوە یەک ئەو جار دەزانێت کە خوای گەورە ئەو جەستە و لاشەیەی کە بەو شێوازە دروست کردووە بۆ ئەوەی دروستی کردووە لە بەرامبەر خوادا بیچەمێنێتەوە بۆیە خۆت تەماشاکە و زمانێک قسەی پێ دەکەی وایە ڕەنگت تەبیعەتت ئاستی بینینت بیستنت ئاستی ژیریت وەرە چەند کەس هەیە لە ئادەمەوە تا کۆتا کەس هەموو مەخلوقی خوان وەیەک شێوازی دروستبوونیان هەیە بەڵام هەر یەکەیان بە ڕەنگێک بە تەبیعەتێک بە جۆرە بیرکردنەوەیەک ئەو ئەگەر خوانە بێ بەشێ دەکرێت و هەر ئەو ئەندامانەی کە خوا لە ناو جەستەی خۆتدا بۆی دروست کردووی ئەگەر مرۆڤ دروستی کە وایە ینی هەیکەلێکی چۆنی دەوێت ئەگەر بێگومان بە ڕۆبۆتێکی وەک شاخش
طبعا ئەندامەکان جیان نابێتەوە. وفي أنفسكم لدروست بوني خوشتان دا چەندان بەڵگە و نیشانە هەن ئەفەلا تبصرون بۆچی ئێوە سیر ناکەن و بیر ناکەنەوە. ئەوجا خوا دەفەرمێ وفي السماء ولا ئاسمانیشدا رزقكم ڕۆزی ئێوە هەیە. طبعا ڕزق لە ئاسمانێ دەکەوێتە خوار بەڵام ئەسبابەکانی و بڕیارەکەی طبعا ئەسبابی ڕزق بارانە لەکوێ دەبارێ لە ئاسمان چێ بڕیاری لەسەر دەدا خوای گەورە بۆیە دەفەرمێ وفي السماء لە ئاسمان رزقكم ڕۆزیتان بۆ دێ یان هۆکاری ڕۆزیتان بۆ دێ یان بڕیاری ڕۆزی و ڕزقتان بۆ دەدرێ پاشان وما توعدون و ئەو شتانەشی کە بەڵێندراوە بە ئێوە لە پاداش لە سزا هەر لەکوێ بڕیاری لەسەر دراوە هەر لە ئاسمان لە ئاسمانەوە بڕیاری داوە چ بخۆی چەندی بخۆی چەندی تۆیە چەندت پێدەخورێ و لەکوێ بۆ دێ و چۆن بۆ دێ وایە هیچ کەس طبعا لەسەر زەوی ناڕوا و دنیا بەجێ ناهێڵێ حتا ڕزق و ڕۆزیەکەی خۆی تەواو نەکە. واضحە؟ وفي السماء لە ئاسمانەوە بۆتان دێ ڕزق و ڕۆزیتان یان لە ئاسمانەوە بڕیاری ڕزق و ڕۆزیتان بۆ دەدرێ وما توعدون و ئەو شتانەشی کە ئێوە بەڵێنتان پێدراوە یان ئێوە پێی ترسێنراون هەر لە ئاسمان بڕیاری لەسەر دەدرێ. واضحە؟ ئەو جار خوای گەورە جارێکی کە سوێندێکی گەورە دەخوا دەفەرمێ فورب السماء والأرض سوێن بەو ئاسمانە و بەو زەویە. یەکەم جار سەرنجی ڕاکێشان کە بیر لە ئاسمان بکەینەوە وایە و بیر لە زەوی بکەینەوە سوێن بەو جاگەر بیری لێ بکەیەوە دەزانی ئاسمان چەندە گەورەیە و چەندە گرینگە زەوی چەندە گەورەیە و چەندە بە گرینگیەوە دروست کراوە و ئەی ساحیبەکەی دەبێت چەند گرینگ بێ. فورب السماء والأرض سوێن بە پەروەردگاری ئاسمان و زەوی إنه بێگومان ئەو قورئانە لحق ڕاست یان ئەو محەممەدە ئەو پێغەمبەرە ڕاستە مثل ما أنكم تنطقون بە شێوەی ئەوەی کە ئێوە قسە دەکەن قسەکردنی خۆتان چەند حەقە چەند باوەڕت پێیتی ئەو قورئانەش کە لەلایەن خواوە هاتووە یان ئەو محەممەدە کە لەلایەن خواوە نێردراوە و بووە بە پێغەمبەر هێندە ڕاستە. واضحە؟ هەندێکی دەفەرمون ئینەهوەکە بۆ ئەوەکەش دەچێتەوە یعنی بۆ بەڵێنەکان دەچێتەوە و بۆ ڕزقەکەش دەچێتەوە. یعنی سوێن بە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی ئەو قورئانە و ئەو ڕزقەشی کە بۆتان دیاری کراوە بە نسیبتان دەبێ بۆ دێ و حەقیقەتە و ڕاستەقینەیەکە بە هاوشێوەی ئەوەی کە ئێوە قسە دەکەن. قسەکردنە بۆ خۆت قسە دەکەی چەند باوەڕت بە قسەکردنی خۆتە چۆن لە قسەکردنی خۆت دوودڵنی نابێت لەو شتانەش دوودڵبی کە پێغەمبەر هێناونێ صلی الله عليه وسلم لەو شتانە دوودڵبی کە لە قورئاندا هەن و نابێت لە ژیانی خۆشت دوودڵبی نابێت قەلەقت هەبێت لەوەی کە خوا دەتژێنێ هەتا هەبی ڕزقت دەدا هەتا هەبی. واضحە؟ فورب السماء والأرض سوێن بە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی إنه بێگومان ئەوەی باس کراوە ئەو قورئانە ئەو پێغەمبەرە ئەوەی کە واتان پێدراوە یا ئێوەی پێترسێنراوە لە حەق و ڕاستەقینەیە. واضحە؟ مثل هاوشێوەی ما أنكم ئەوەی کە ئێوە تنطقون قسەی پێ دەکەن و قسە دەکەن. واضحە؟ جا پێغەمبەر دەفەرمێ لو أن أحدكم فر من رزقه لتبعه كما يتبعه الموت. ئەگەر یەکێکتان هەڵبێ لەبەر ڕزقەکەی بەدوا دەکەوێت چۆن مردنەکەت بەدوا دەکەوێت لەبەر مردنێ چۆن ناتوانی هەڵبێ وایە بۆ هەر شوێنێک بی هەر دەتگاتێ بە هەمان شێوەش ئەگەر لەبەر ڕزقت هەڵبێ نەک بۆی پسی و حرامی بۆ بخۆی و هەڵپەی بۆ بکەی ئەگەر لەبەریشی هەڵیگە ڕزقی تۆ بێ هەر بۆ دی. واضحە؟ ئەو جار خوای گەورە دێتە سەر باسی بەسەرهاتێکی دیکە بەڵام فریای هەمووی هەر ناکەوێن بەشێکی لەو دەرسەی و بەشەکەی کە لە دەرسەکەی کە لاپەڕەکەی تاوەکەین وانە هل أتاك حديث ضيف إبراهيم المكرمين پێت گەیشتووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەسەرهاتی میوانەکانی ئیبراهیم کە المکرمین زۆر ڕێز لێ گیراو بوون لەلایەن خوا کە دەفەرمون ئەو طبعا میوانەکان هیچ مەلایکەت بوون
لەناو مەلایکەتەکانیشدا 3 مەلایکەتە گەورەکە جیبریل و میکائیل و ئیسرافیل یان بەڵێ ئەو مەلایکەتانە بوون کە جیبریلە میکائیلە ئیسرافیلە بۆیش طبعاً خوای گەورە بە مکرەمین ناویان دەبە بەڵام لە شکڵی بەشەر و مرۆڤ دەهاتووە حاڵین هەل ئەتاکە ئابیستوتە پێت گەیشتووە حەدیث یعنی بەسەرهاتی میوانەکانی ئیبراهیم کە میوانەکان چۆن بوون زۆر ڕێز لێ گیراو بوون زۆر ڕێز لێ گیراو بوون لەلایەن خوا هیچ و ئیبراهیمیش طبعاً زۆر ڕێزی